بەڵێ سەبارەت بە دۆخی عێراق زیاتر قسە دەکەم لێکدانەوە شۆڤی جیاواز بۆ هەڵوێستەکانی ڕەوتی سەدر و لایەنگرەکانی و هەروەها لە بەرامبەریشدا لایەنەکانی دیکەی شیعە لە چوارچێوەی هەماهەنگیەوە دەکرێت. ئایا ئەم ئاڵۆزیانەی کە ئێستا پەرەیان سندووە تا ئەو ڕادەیە کە پێکدادانی چەکداری ڕوو بدات چه هەنگاوێکی دیکە دەتوانێت بارودۆخی عێراق لەم چەقبەستوویە سیاسی و ئاڵۆزی ناوشەقامەکانی بگەێنێتە وێستگەیەکی ئارام. بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێزیان زیاتر سەبارەت بەم ڕووداوانە قسە دەکەم. بەڕێز کامەرانم کاتت باش. ئەمەوێت سەبارەت بە هەڵوێستەکانی سەدر زیاتر لە بەڕێزت بپرسم. سەدر ئەو هێزە سیاسیە کە ئێستا شەقامی عێراقی بەدەستەوە گرتووە و جەماوەرەکەی بۆ بەجێگەیاندنی مەرامە سیاسیەکانی بەکاردەهێنێت. ئایا ئەم گۆڕانکاری و ناجێگیریە لە هەڵوێستەکانی سەدر بۆچی دەگەڕێتەوە؟ پێتان وایە ئەمە دۆخەکە بەرەو کوێ دەبات؟ بەڵێ سڵاوتان لێ بێ. دیارە پاش نزیکەی 11 مانگ لە چەقبەستووی پرۆسی سیاسی عێراق پاش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران و ئەو یاری ڕاکێشانی پەتەی کە بە عەرەبی شەد الحەبلی پێڵێن لە نێوان ئیتاری تەنسیقی وەروەها ڕەوتی سەدر کە هەردووکیان نوێنەرایەتی ئاراستەیەکی جیاواز ئەکەن چ لە ڕووی ئاینیەوە هەروەها چ لە ڕووی سیاسیەوە پرۆسەکە گەیشت بە بنبەست. سەدر چەند جارێک لە ڕێی شەقامەوە قسەی خۆی کرد تاوەکو ئێستا ئەوەی کە خاوەنی شەقام بووە ئەوەی کە لە گۆڕەپانە هێزی بەدەست بووە سەدر بووە. بەڵام لەم ماوەیە ئەوەی کە سەدر کردوێتی زیاتر خۆنیشاندانی هێزی جەماوەری سەدر بووە لەسەر ئاستی شەقامە. بەڵام تاکو ئێستا هەڵوێستێکی ڕوون بە نسبەت ئیتاری تەنسیقیەوە دیار نەبوو تاوەکو دوێنێ دەست لە کار کێشانەوەی مەرجەعی شیعە حائیری و هەروەها پێدانی وەلا بە ئایەتوڵڵا خامنەیی کە مەرجەعیەتی شیعەیە لە ئێران بارودۆخەکەی بە شێوەیەک تەقاندەوە کە خەڵک ڕژانە سەر شەقام و باش نزیکەی 2 مانگ خۆپیشاندانی ئاشتیانە ئەم جارە ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان هەردوو لایەنگرانی ڕەوت و سەدر و ئیتاری تەنسیقی ڕوویدا کە ئەمە نیشانەیەکی زۆر زۆر مەترسیدار بوو سەرجەم هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و هەروەها دەرەوەی عێراق هەستیان بەو مەترسیە کرد کە عێراق لە لێوارێکی شەڕی ناوخۆییەکی خوێناویە کە ئەگەر تا زووتر بەری پێنەگیرێ ئەوە عێراق بەرەو هەڵدێرە بە. هەڵوێستی ئەمڕۆی ڕەوتی سەدر بەنسبەت بەڵێ بەڵێ بەڕێز کامەران ببوورە باست لە هێز کرد کە ئێستا سەدر وەکو هێزی شەقامی بەدەستەوەی بەکاری دەهێنێت. هەر ئەمڕۆ نووری مالکی لە پەیامەکەیدا دەڵێت هێز ناتوانێت واقعێکی سیاسی بسەپێنێت کە ئەوانی دیکە شوێنی کەون هەروەها دەشڵێت ئەوەی شەڕ هەڵدەگیرسێنێت بەرهەمەکەی ناچێنێتەوە. ئەم پەیامەی مالکی ئایا ڕوو بە سەدرە ئەم ململانێ شەخسی نێوان مالکی و سەدر دۆخی عێراق لەمە خراپتر دەکات؟ بەڵێ بە دڵنیاییەوە پەیامەکەی مالکی بە پێچەوانەی سەرجەم سەرکردەکانی تری ئیتاری تەنسیقی و هەروەها لایەنە حکومیەکان و وڵاتانی دەوروبەر بۆ پێشوازی لە دەستپێشخەریەکەی سەدر جۆرێک لە توندی پێوە دیارە. ئەمە نیشانی ئەوەیە کە مالکی هێشتا سوورە لەو سەر ئەو هەڵوێستەی کە بە کەمینەیەکی پەرلەمانیە یەوێ حکومی عێراق بکە بە دڵنیاییەوە سەدریش بە هیچ شێوەیەک ڕێگە بە منادا ئەگەرچی سەدر لە ساڵەکانی 2013 14 16 18 21 و ئەم جارش لە ساڵی 2022 ڕایگەیاندووە کە لە کاری سیاسی دوورەکەوێتەوە. بەڵام دوجار سەدر ناتوانێت وەکو کەسایەتیەکی ئاینی و سیاسی لە عێراقا کە پاشخانێکی دوور و درێژی بنەماڵەیی کە لە ناو سیاسەتی عێراق و هەروە لە لایەنە ئاینیەکەی عێراقا ڕۆڵیان هەبووە خۆی لەو گۆڕەپانە دوورخاتەوە. بە تایبەتیش کە ئێستا سەدر بووە بە نوێنەری هێزە عێراقیەکان کە داوای مەرجەعێکی شیعەی سربەخۆی عێراقیەکەن لە بەرامبەر مەرجەعێکی شیعەی ئێرانیە کە ئیتاری تەنسیقی و نووری مالکی ئەوانەی کە لە دەور و پشتین بڕوایان پێ هەیە و لەلایەن ئێرانەوە پاڵپشتی ئەکرێن.
سەدر بەم دەست پێشخەریە پەیامێکی ڕوون و ئاشکرای بە هەموواندا کە ئەتوانم لە ماوەی 6 خولەکدا شەقامی سیاسی و گۆڕەپانی ناو شارەکانی عێراق ئارام بکەم، بەڵام لە ماوەی 30 خولەکیشە ئەتوانم دیسانەوە بەو شێوەیە ئەگەر پرۆسەکە بە چەقبەستویی بەم شێوەیە بەردەوام بێ شەقامەکە دیسانەوە بوروژێنم و کۆتایی بەم چەقبەستویە سیاسیە بێنم. باشە بەرز کامەران کاتێک کە سەدر دوێنێ ڕایگەیان لە پرۆسەی سیاسی دەکشێتەوە شەقامی ڕادستی خۆپیشاندەران و خەڵک کرد و خۆپیشاندەرانی شەر ئەمڕۆ داوایان دەکرد کە مەرجعی نەجەف واتە عەلی سیستانی بێتە سەرخەت. ئایا سەدر ئەیویست بەم شێوازە پشتیوانی مەرجعی نەجەف بەدەست بهێنێت یا سیستانی پاڵپشتی لە خۆپیشاندانەکان بکات بە شێوازێک ئەیویست تۆپەکە بخاتە گۆڕەپانێکی ئەوانەوە بۆچی تا ئێستا بێدەنگە مەرجعیەت سەبارەت بەم ڕووداوانێکی لە عێراق ڕوو دەدەن خوێنیشی تێدا ڕژاوە؟ بەڵێ ئێمە هەمومان نەزانین سیستانی ڕەوتێکی میانڕەوە بە نایەوێ کە مەرجعیەتی شیعە لە ئێران لە خۆی تووڕە بکە، ئەیەوێ پاڵ بە پاڵ و شان بە شانی مەرجعیەتی شیعە لە ئێران لە ڕوە ئاینیەکەوە ئەو ئایندار و بڕوادارانەی کە بڕوایان بە مەسەبی شیعە هەیە لە ناو عێراقا ئاراستە بکە. زۆر جاریش هەیە لە بارودۆخە سیاسیەکانە سیستانی ڕایگەیاندووە کە هیچ تەداخولێک لە بارودۆخە سیاسیەکانە ناکە، بەڵام ئێمە زۆر باشە زانینەمەی ئێستا لە عێراقا ڕوئەدا درێژکراوەی ململانەیەکی دوور و درێژی ئاینیە لە عێراقا. پێشتر لە نێوان شیعە و سونەیە هەبوو، ئەم جارە بە شێوەیەکی کە مەترسیەکە سەری هەڵاوەتەوە کە لە نێوان شیعە و شیعە ڕوویداوە. ئەگەر بەمەش بێوێ موقتەدا سەدر پەیامێک بە سیستانی بدا، پێم وایە ئێستا لەسەر ساحەی سیاسی و ئاینی عێراق کەسایەتی موقتەدا سەدر کەسایەتیەکی سنگینتر و کاریگەرترە بە نسبەت خەڵکەوە تاوەکو سیستانی ئەوەی کە سەدر پێی ئەکرێ بە دڵنیاییەوە ئەو پێی ناکرێ. هەروە ئەو هەڵوێستەی کە دوێنێی وەکو مەرجعیەتێک حائیری نواندی بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە بێمتمانەیی موقتەدا سەدری بە نسبەت مەرجعیەتی شیعە ئەوانەی کە لەلایەن ئێرانەوە وەروەها لە بەکە نازناوی یەکێک لە شارەکانی ئێرانیان پێوەیە کاڵ بکاتەوە. بۆیە دڵنیام کە لەمە بە دواش موقتەدا سەدر و ڕەوتەکەی لە ناو شەقامی سیاسی عێراقا حوزورێکی تۆخیان ئەبێ، هەروەها ڕێگە نادەن بەوەی کە کۆمەڵێک لە درێژکراوەی سیاسەتی وڵاتانی ئیقلیمی دەست بەسەر گۆڕەپانی سیاسی و هەروەها شەقامی عێراقدا بگرن. باشە پێتان وایە دوایان پێشهاتانە کە ئێستا لە عێراق ڕوویدا ئایا لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لەگەر لە سەدر ئامادەن بە گفتوگۆیەکی نیشتیمانی یا دیالۆگێکی نیشتیمانی؟ ئایا ئەتوانین بڵێنی تر کلیلی چارەسەری ئەم ڕووداوانەی کە لێرە ڕوودەدەن ئەتوانرێت لە نێو مێزی وتوێژەکاندا یەکلایی بکرێتەوە یان ناڕەوتی سەدری تر لە پرۆسەی سیاسی دەکشێتەوە لایەنەکانی دیکە حکمی ئەم بارودۆخە دەکەن؟ نەخێرەمە کلیلی چارەسەر نییە، بەڵام ئەم دەستپێشخەریەکی زۆر باش بوو، هەنگاوێکی زۆر ئاقلانە بوو لەلایەن ڕەوتی سەدرە و شەخصی موقتەدا سەدر، چونکە بەڕاستی ڕوودانی شەڕی ناوخۆ و هەروەها دەستوەردانی دەرەکی لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە لە بەرژەوەندی ڕەوتی سەدر نییە. هەروەها موقتەدا سەدر زۆر بە جوانی دەرکی بەم مەترسیە کردووە. ئەمە کلیلی چارەسەر نییە، بەڵام هەنگاوێکی زۆر باش و ئیجابیە بۆ ئەوەی بتوانن هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە. ئەگەرچی ئەو پرۆسەیە لە عێراقا بە بنبەست گەیشتووە، بەڵام دوجار هەمووان لە کەشێکی ئارامە دوور لە توندوتیژی و دوور لە شەڕدانیشن بڕیاری ئەوە بدەن کە ئایا هەڵبژاردنێکی تر بۆ ڕێخستنەوەی مۆزایەکی سیاسی لە عێراقا ئەنجام بدەن یا وەکو حکوومەتێکی کاتی کاربڕێکەر بەردەوام بێت لەسەر ئەم پرۆسەیە یا وەکو بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان حکوومەتێک بێتە سەر حکم کە گرنگی ئەوە هەبێ لایەنی کە مافە دەستوری و شەرعیەکانی خەڵکی عێراق هەروەها پێک هاتە نەتەوەی ئاینیەکانی بپارێزێ و ئەو لایەنە سیاسیانەش دەرفەتێکی باشتریان هەبێ بۆ ئەوەی بگەڕێن بۆ باشترین
چارەسەر بۆ پرۆسی سیاسی لە عێراقا. باشە پێتان وایە باشترین چارەسەر چییە ئەگەر ئەمە لایەنەکان ئامادە نەبن سازش بکەن هەڵبژاردننی پێشوەختە ئێستا بارودۆخەکەی لەبارە لە عراقێکی ئالۆز وە چەقبەستوی سیاسیدا بکرێت ئەمە توانێت چارەسەر بکات لە کاتێکدا سەرۆک وەزیرەکانی پێشووتر و ئەوستاڤەی کە لە حکمی عراقیان کردووە هەر بە هەڵبژاردن هاتوونەتە سەرکار هەڵبژاردننی پێشوەختە لە دوای هەڵبژاردن. باشترین چارەسەر ئەوەیە کە کازمی وەکو سەرۆک وەزیران لە حکومدا بمێنێتەوە بەڵام دەستکاری کابینەکە بکرێ وەزیرانەی کە ئەو خەڵکە خۆپیشاندەرە تێبینیان لەسەر دۆسیە گەندەڵیەکانیان هەیە بگۆڕێن و کۆمەڵێک وەزارەتی خزمەتگوزاری بکەونە کار بۆ ئەوەی زەمینەیەکی باشتر بڕەخسێ متمانەیەک بۆ حکوومەت بگەڕێتەوە و دوجار ئەم حکوومەتە کات بەڕێکەرە بتوانێ فترەیەکی زەمەنی دانێ بۆ سازدانی هەڵبژاردنێکی تر لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان ئەم جارە بە زەماناتی نێودەوڵەتی کە هیچ یەک لەم لایەنە سیاسیانە نەتوانن لە ژێرباری بەرپرسیارەتیەکانی دەرچن و دوجار حکوومەتێک تەشکیل بکرێ و عێراق لەم قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی ئالۆزە دەرباز بێت. باشەوەکو دوا پرسیاریشم بەڕێز کامەران ئایا پێتان وایە لە ئەگەری چارەسەر نەبوونی ئەم کێشانە سەدر جارێکی دیکە دەست بۆ جوڵاندنی شەقام بباتەوە یا بێدەنگی هەڵەبژێرێت؟ نە بە دڵنیاییەوە سەدر بێدەنگی هەڵ نابژێرێت چونکە ئێمە ئازانینە و مێژوەی کە سەدر لەگەڵ شەقامە هەیەتی تاوەکو ئێستا هیچ کەسایەتیەکی سیاسی عێراقی نەیتوانیوە بەو شێوەیە شەقام لە دەستەکانی خۆی بگرێ بە شێوەیە کە ئەتوانێت لە ماوەی کاتژمێرێکە 6 ملیۆن کەس لە هەموو پارێزگاکانی عێراق بگێڕێتەوە بۆ ماڵەکانی بە دڵنیاییەوە توانێت لە ماوەی نیو کاتژمێریشە ئەوەندەی تر بنێرێتە سەر شەقامەکان دوجار حکوومەت ناچار ئەبێت لە کە ملکەچی ویست و داواکاریەکانی خەڵک بێ بۆ لەبەرەوەی موقتەدا سەدر خەڵک ئەنێرێتە سەر شەقام هێزی چەکداری نانێرێ دوجار ئەگەر هێزە چەکدارەکان ڕوبەڕوویان بنەوە ڕوبەڕووی خەڵکە بنەوە کە بە دەستی بەتاڵ هاتوونەتە سەر شەقامەکان و داوای مافی خۆیانەکەن بە شێوەیە کە بینیمان لە ماوەی مانگێ مانگونیوێکی ڕابردووە ئەوەی کە لەسەر شەقام بوو توندوتیژی لێ نەکەوتەوە کوشت و کوشتاری لێ نەکەوتەوە بەڵام دوێنێ ئیتاری تەنسیقی بۆ خۆپیشاندانی خۆی بۆ ئەوەی پێڵێن عەرزی عەزەڵاتی خۆی کە هێزی دابەزاندە شەقامەکان لە ماوە شەو ڕۆژەکە بینیمان کە زیاتر لە 30 کەس کوژران و کاتێکیش کە خوێن هاتە ئاراوە گەیشتن بە چارەسەرێکی گونجاو زۆر دژوارترە بێ و لایەنەکان زیاتر لە یەکتر دوورەکەونەوە. بەڵێ بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.